إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم، بەڕاستی خوای پەروەردگار ڕاستی فەرمووە کاتێک دەربارەی لە وەصفی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم. بەڕاستی محەممەد صلی الله عليه وسلم لە ئەو پەڕی ئەخلاق جوانی و ڕەوش جوانیە بووە، لە لوتکەی مرۆڤایەتیە بووە، لە ئەخلاق و لە ڕەوش جوانیە و لە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە جل شأنه و لەگەڵ مەخلوقاتەکانی خوای پەروەردگار لە ئینسانەکانەوە بگرە هەتا ئەگاتە درەخت و حەیوانەکانیش. هەر کەسێ بێوێ لە ئەو پڕی قیممەی لوتکەی هەرە بەرزی ئەخلاقا لە لوتکەی ئینسانیەتە بژێ با شوێنی محەممەد المستەفا بکەوێ صلی الله عليه وسلم. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار وا دروستی کردووە کە بیکا بە خاتەمی پێغەمبەران، کۆتایی پێغەمبەران، بیکا بە ڕەحمەت و بەزەیی بۆ هەموو جیهانیان. دیارە لە جوانترین ئەخلاقا خوای گەورە خەڵقی کردو و دروستی کردووە. بۆیە داوا لە ئێمە ئەکا خوای تەعالا لە سوورەتی ئەحزاب لە ئاەتی 21 خوای تەعالا بە ئێمە بە هەر هەمومان و بە ئینسانیەت هەر هەمووی ئەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. بەڕاستی لە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە پێغەمبەری خوایە باشترین سەرمەشق بۆ ئێوە هەیە، بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێ خوایان لە ڕازی بێ، هیوا و ئومێدیان ڕزابوونی خوایە، هیوا و ئومێدیان ئەوەیە بە ڕوسپێتی بگەنەوە خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە و لە ژیانی دنیاە زۆرترین کات خوایان لەبیرە با شوێنی پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم. محەممەد صلی الله عليه وسلم باشترین سەرمەشقە بۆ ئێمەی ئیماندار، بۆ ئێمەی ئینسان، بۆ ئێمەی مرۆڤ. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، لە بواری خێزانداریشە، لە بواری هاوسەرگیریشدا کە لە زنجیرە باسەکانمانە ئێمە لەو بارەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن معاملە لەگەڵ خێزانەکانیاکە، لەگەڵ هاوسەرەکانیاکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم باشترین قودوە و سەرمەشقە کە ئێمە شوێنی بکەوین. یعنی لە ڕاستیە من ناڵێم دەرس و سوود لە خەڵکتر وەرنەگرین، لە حەکیم و دانا و پیاوچاکانی دنیا وەرنەگرین، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم پاڵفتەی هەر هەموویەتی، پاڵفتەی هەر هەموویەتی. هەر کەسێ ئەیەوێ باشترین هاوسەر بێ با سەیری پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. هەر کەسێک ئەیەوێ باشترین باوک بێ با سەیری پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم. هەر کەسێک ئەیەوێ باشترین سەرکردەی وڵات بێ با سەیری پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. لە پێغەمبەرە هەیە ئەوانە. بەردەوامین لەسەر معاملەکردن و چۆنیەتی هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ خێزانەکانیە. تەماشاکەن خۆشەویستەکانم،
پێغەمبەر چی نەسیحەتێکمان ئەکا زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئیمامی مسلم بۆمان یەگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يفرك مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. ئەفەرمێ نابێ هیچ ئیماندارێ هیچ پیاوێکی ئیماندار یەکسەر زەرب بێرێتە سەر خێزانەکەیە، نابێ یەکسەر هەموو شتەکانی خێزانەکەت ڕەفز بکەی، چونکە ئەو هاوسەرەی تۆ ئەگەر عیبێکی تیابێت دەیەهات چاکەی تایە، ناکرێت تۆ لەبەر خاتری عیبێکی هەموو شتەکانی تری بەی بە ئاوە. ئەمە میزان نییە، ئەمە ئینساف نییە، ئەمە عەدالەت و دادپەروەری نییە کە تۆ کەسێ یەک خراپەیەکی لێ ببینی یان چەند خراپەیەکی لێ ببینی سەدەها چاکەی هەیە هەمووی بەی بە ئاوە. ئەمە ئینسانی ئیماندار نابێ وابێ، نەک بەرامبەر بە خێزانەکەی، بەرامبەر بە هەموو کەسێ. تۆ دائیمەن میزانت پێیە، ترازوت پێیە، بە پێی ترازۆکەت کارەکەی، سەیرەکەی کێ چاکەی زۆرتر بێ لە خراپەی تەواوی تر. تەنانەت لە لای خوای تەعالا و لە ترازوی خوای تەعالایە ئەگەر چاکە و خراپەش بەرامبەر یەک بێ هەر خوای تەعالا و بێ ئەوەی عەزابی بدا کابرا ئەیخاتە بەهەشتەوە ئەگەر چاکە و خراپە بەرامبەر یەک بێ. یعنی ئەگەر کابرا 50 چاکەی هەبێ 50 خراپەی هەبێ ئەچێتە بەهەشتەوە بە بێ ئەوەی خوای گەورە بیخاتە جەهەنەمەوە. تەنانەت ئەگەر کابرا ئەگەر کەسێک لە 199 خراپەی هەبێ یەک چاکەی هەبێ خوای تەعالا بە گوێرەی ئەو چاکە پاداش تێداتەوە، بە گوێرەی ئەو چاکە پاداش تێداتەوە. خوای تەعالا چاکەکەی زەرب سفر ناکات مادام چاکەیە بێ. حتا لە حەدیثە هاتووە کە کەسێک ئەگەر مسقالە زەڕەیە چاکەی هەبێ لە ڕۆژی قیامەتە خوای تەعالا بەهۆی ئەو چاکەوە بەهۆی ئەو مسقالە زەڕە ئیمانەوە خوای تەعالا خاتووە بەهەشت. سیرکەن برا بەڕێزەکانم، بە ئینسانی ئیماندار ئەبێ ئاوا تەعامل بکە، ئاوا هەڵسوکەوت بکە. تو ئەگەر ئەم حەدیثە لە ژیان تا تەطبیق بکەی جێبەجێ بکەی هەرگیز کێشە لە بینی تۆ خێزانەکە تا دروست نابێ. و هەروەها ئەگەر ئافرەتیش ئەم قیاسەی هەبێ ئەم میزانەی هەبێ واللهی قەت بەرامبەر بە پیاوەکەی غەڵەت ناکات، چونکە ئینسان نییە هەڵە نەکا، ئینسان نییە نوقسانی نەبێ. کە تۆ ئەگەر کاتێک کە نوقسانیەک لە یەکێک ئەبینی یەکسەر بیر لە چاکەکانی بکەرەوە، یەکسەر باشە بیت، یەکسەر لە دڵت دەرئەچێ، یەکسەر ئەوەی کە ها لە دڵتان نامێنێ بیر دەکەیت و ئەو بەحرێ چاکەی هەیە با خراپەیەکیشی بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئاو ئەفەرمێ ئاو ئەگەر گەیشتە قولەتەین پیسی هەڵناگرێ، یعنی ئاو ئەگەر گەیشتە بەرمیلێک نەوت یعنی 190 لیتر بەبان ئیتر هەر پیسێکی تێ بکەوێ پیس نابێ. یعنی مەقسەد ئەوەیە لێرە من ئەمە حەدەمەم بۆ هێنایەوە، یعنی ئینسان ئەگەر چاکەکانی ئەوەنە زۆر بوو گەیشتە حەدێ ئیتر هەر پیسێکی تێ بکەوێ یان هەر خراپەیەکی تێ بکەوێ قوتێدا خراپەکە پاکە بێتەوە لەناو بەحری چاکەکانیە. ئینسانی مسلمان سڕ و نهێنی خێزانەکەی و هاوسەرەکەی بۆ خەڵک نادەرکێنێ. ژنەکەت هەر عیبێکی هەبێ، مێردەکەت هەر عیبێکی هەبێ نابێ لای خەڵک باسی بکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خراپترین خەڵک إن من أشر الناس، ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە، إن من أشر الناس عند الله منزلة يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها. خراپترین کەسە زانن کێیە لە ڕۆژی قیامەت؟ ئەو کەسەیە کەوا نهێنی بینی خۆی و خێزانەکەی بۆ خەڵک باسەکە. ئینسانی ئیماندار عیب و نوقسانی و هیچ شتێکی ماڵی خۆی ناباتە دەرەوە ئیلا لە ضرورات، ئیلا زۆر زۆر ضرور بێ. زۆر زۆر ضروریش براینە ئەوەیە کە ئیتر کە مەسئلەکە ئەگاتە حەدێک کە ئەزانی شتەکان خراپ ئەبێ لە ناچاریە لە لای حاکمە لە حاڵەت زۆر زۆر ضرورە، یان لە لای باوکی خێزانەکەت یان لە لای کەسێکی گەورەی یعنی دڵسۆزی خێزانەکەت شتێکی باسەکەی لە ناچاریە حتا ئەکرێ لەوێش باسی نەکەی باشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
يتطيب لها في كل حال. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خێزانەکانی هەردەم خۆی بۆن خۆش ئەکرد، خۆی بۆن خۆش ئەکرد کاتێ گەڕایەوە. چەند خۆشە ئینسان مراعاتی هەست و شعوری خێزانەکەی بکات. ئێمە ئەمانەوێ دائیمەن ژنەکانمان خێزانەکانمان پاک و پاریاو بن، بۆن خۆش بن، ماڵ دائیمەن بۆنی خۆشی بێ، بەڵام ئێمە خۆمان وا نیمان بەرامبەر بە خێزانەکانمان، خۆ ئەوانیش بەشەرن و هەستیان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بگەڕایەتەوە بە ماڵ بۆنی خۆشی لە خۆی ئەدا. ئێمە دەرئەچین لە ماڵ بۆنی خۆش لە خۆمان ئەدەین، بۆ خەڵک تر بۆن خۆش خۆمان بۆن خۆش ئەکەین، بۆ خەڵکی تر، بەس بۆ ژنەکان نا. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بگەڕایەتەوە بە ماڵ خۆی بۆن خۆشە کرد، سیواکیە کرد بۆ ئەوەی بۆنی دەمیشی خۆش بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تحملی ئەوەی ئەکرد کەوا ژنەکانی مناقەشەی لەگەڵا بکەن، کێشەیەکیان هەبێ لەگەڵیا بە سەراحات بە ڕاشکاوانە لەگەڵیا باسی بکەن بەبێ شەرم بەبێ ترس. یعنی دەرگای دڵی بۆ هەموو خێزان و هاوسەرەکانێ کردەوە و چۆن بۆ خەڵکی ترەی کردەوە. ڕۆژێکیان عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ من تووڕە بووم لە خێزانەکەم، دەنگم بەرز کردە سەریا، دوای ئەوەی کەوا نانم خوارد و هادئ بوومەوە هاتە لام وتی بۆ دەنگت بەرزەکەیتەوە. مناقەشەی لەگەڵا کردم، وتم ژنەکە تۆ چی چۆن تێی مناقەشە لەگەڵ مناکەی، چۆن تێی بەرامبەر بە من دائەنشی و قسە یعنی وەکو بڵێ قسەی خۆتەکەی. ئەی فەرمووی تۆ لە پێغەمبەر زیاتری. والله ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڕۆنە بەرامبەری پێغەمبەری خوا و بەرامبەری دائەنشن و کێشە و مەشاکلەکانی خۆیان زۆر بە ڕاشکاوانە و بە سەراحەت بە پێغەمبەری خوا ئەگەێنن. بۆ تۆ لە پێغەمبەر زیاتری؟ ئەڵێ وتم بۆ ژنەکانی پێغەمبەر ئەمە ئەکەن؟ ئەڵێ هاتم پرسیارم لە حەفسەی کچم کرد کە هاوسەری پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، وتم بەڕاست ئێوە ئەتوانن جورئەت بکەن بەرامبەر بە پێغەمبەری خوا دانشن و کێشە و مەشاکلەکانی خۆتان بە سەراحەت باسکەن؟ فەرمووی بەڵێ، جاری وا هەیە کێشەمان بۆ دروستە بێ لە نێوانمانە، جاری وا هەیە حتا ئێوارەش ژنێک لە ژنەکانی لەگەڵ پێغەمبەرا قسە ناکا لەبەر کێشەیەک لەبەر مشکلەیەک. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیەوت من پێغەمبەرم ئیتر ئەبێ هیچ ژنێ ڤزە نەکا لە بەردەمما. ئێمە کەسمان نە پێغەمبەرین، نەش حاشا ئەگەین بە پلەی بچووکترین صفاتەکانی پێغەمبەری خوایە، بەڵام ڕازی نین هیچ کەسێ مناقەشەمان بەرامبەر بکە. هەمانە مەدووری دائیرەیە کە ڕازی نابێ هیچ کەسێ ڕەخنەی لێ بگرێ، هەمانە ڕئیسە قبول ناکە کەس ڕەخنەی لێ بگرێ. خۆی کێشەی وڵاتە ئیسلامیەکان چییە برا بەڕێزەکان؟ کێشەی وڵاتە ئیسلامیەکان چی؟ هەر کەسێ بوو بە ڕئیس قبول ناکە کەس مناقەشەی بکە. نزیکترین کەسەکانی خۆی کە وەزیرەکانیتی دەوروبەرەکەیەتی ناوێرن مناقەشەی لەگەڵا بکەن. ئەو هەرچی بڵێ ئەمان ئەبێ بڵێن جان جان بووی، ئەبێ بڵێن ئافەرین دەستت خۆش بێ چاکت کرد. ئەم کەوای لێ هات ئەو کاتە وڵات ئەگەنی هەتا ئەگاتە خوار کەس عیب و نوقسانەکان ناگەێنێتە سەرکردە، ئەو کاتە کێشە دروستە بێ وڵات کاتی ئاگای لێ ئەبێ لە دەستی دەرچوو. ئەمەش نەکبەتیە. دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەتوانە بووە بە پێچەوانەی ئەمەوە بووە. جا ئەمە لەکوێوە دەستی پێکات؟ لە ناو ماڵەکەەوە دەستی پێکات. تو ئەگەر ڕازی نەبووی لە ناو ماڵی خۆتا ژنەکەت کە کەسی دووەمی ماڵەکەیە جێگەری تۆیە لە ماڵەکەیە نەتوانێ بە سەراحەت کێشەکانت بۆ باسکە، کوڕەکەت نەوێرێ بێتە نزیکتەوە، کچەکەت نەوێرێ کێشەیەکی خۆی هەبێ و باسی کا لەلات، ئەیتر تەوا ئەیتر کەوا بوو ماڵ وێران، ماڵ وێرانە بێ، چونکە هەموو شتێ ژێربەژێر ئەکرێ، ئیتر بە تۆ ناوترێ. دڵنیا بە کوڕەکەت کچەکەت کە نەتوانن لە لای تۆیە وەکو برادەرێک و هاوڕێ کێشەکانت بۆ باسکەن، با بزانن هاوڕێ و برادەری تر ئەگرن کێشەکانی لا باسەکەن. جا ئەو کەسە دڵسۆز نییە، لەوانەیە دڵسۆز نەبێ، لەوانەیە ئیستیغلالی ئەو نوقسانیە بکات بێت فەسادی ماڵ و مناڵەکەت بکە. بەس ئەگەر تۆ خۆت باوکێک بی وەکو هاوڕێ دڵت بکەیتەوە بۆ هاوسەرەکەت، دڵت بکەیتەوە بۆ ماڵ و مناڵت، واللهی براینە ئەو ماڵەتە باشترین ماڵ دەرەچێ، باشترین خێزان دەرەچێ و ئەو کاتە کێشەکانی ماڵت زۆربەی هەر یەکسەر حەلەبێ، هەر یەکسەر حەلەبێ، نایلی گەورە بێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە خاتو عایشە ئەیفەرموو کە ئیمامی مسلم بۆمانە گێڕێتەوە، ئەفەرمێ یا عائشة إني لأعلم إذا كنت راضية عني وإذا كنت عني غضبا.
ئەی فەرموو ئەزانم چی کاتێک تۆ لە من ڕازیت و چی کاتێکیش لێم تووڕەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عایشە ئەفەرمێ بە خێزانەکان ئەفەرمێ ئەزانم چی کاتێک تۆ لە من ڕازیت و چی کاتێکیش لێم تووڕەی. ئەویش فەرمی چۆن ئەزانیەی پێغەمبەری خوا؟ فەرمووی ئەگەر لە من ڕازی بی هەر کاتێ سوێن بخۆی ئەڵێی سوێن بێ بە خواکەی تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بەس هەر کاتێ لە من تووڕەبی ئەڵێی سوێن بەخوای ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام، ناو من نایەنی. ئەوە دلیلە کە تۆ دڵت لێم ڕەنجاوە. چەند خۆشە ئینسان بزانێت چی کاتێ ژنەکەی و مناڵەکانی لێی ڕازین چی کاتێ لێی ڕازی نین. ئەخر برای نەخۆ ئێمە مەلایکە نیمان، خۆ ئێمە یعنی ئەوە پێغەمبەرەکەمانە ئەزانێت چی کاتێ ژنەکەی جاری وایە لێی ناڕازیە، ئەی دە قبولی بکە تۆش. لەوانەیە تۆ هەڵەبی، لەوانەیە تۆ هەڵەبی با بزانی چی کاتێ ماڵ و مناڵ لێت ناڕازی تا خۆت چاک بکەیت. تەماشاکەن با بڕۆین تەسویرێکی ناوی ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەربگرین. چەند جاری عەرزیشم کردوون ئەمە، بەڵام ئەم شوێنە کاتێتی ئەبێ هەم باسی کەینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵ و میوانی هاتووە. چەند کەسێ میوانین، چەند کەسێک هاتوون میوانن لە ژووری ماڵی پێغەمبەرا دانیشتون صلی الله عليه وسلم. ئەلەو کاتە کە کاتی نانهێنانە ژنێک لە ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک قاپێک چێشت ئەنێرێت بۆ ئەوەی یعنی ئەڵێ نەوەک میوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چێشتەکە بەشیان نەکات لە ناوەختە هاتبێتن، قاپێ چێش زیادە ئەنێرێ بۆ ماڵی عایشە و کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵی عایشەیە ئەبێ سرەی ماڵی عایشەیە ئەمیش قاپێک ئەنێرێ بۆ یارمەتیدانی. بەڵام غیرەی ئافرەت بە تەبیعەت وایە قبول ناکا وەکو پێی ناخۆشە عایشە کە ئەمە ئەبینێ قاپێکی چێشت هێنراوە لە ماڵێکی تری ماڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەداتە ژێر قاپەکەیە بەرێداتەوە ئەیشکێنێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چای خۆی ئەبینێ. طبعا قاپێ بەرەو بێت و بشکێ و دەنگی تێ و ئەمانە میوانەکان پرسیارەکەن ئەڵێن ئەی پێغەمبەری خوا خێر بوو چی بوو؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ نەبوو. دایکتان بوو؟ یعنی کە دایکی ژنەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکی ئیماندارانن. ئەفەرمێ ئەوە دایکتان بوو غیرەی کرد، ئەوە دایکتان بوو غیرەی کرد. ئیتر هیچ تەواو هیچ کەسێ بۆی نییە تەدەخولی بینی دایک و باوک بکە، یعنی ئیتر بۆتان نییە قسە بکەن تەواو. ئەوە لەوێ جارەکان دەرگای داخست کەس بێتە دەخولی مەشاکلی خێزانی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم. هیچ کەسێ بۆی نییە بێتە دەخول بکە، دەرگاکەی لە خەڵک داخست یەکسەر. و دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قاپەکەی نابەیەکەوە بوو بۆ دوولەتەوە، قاپەکەی نابەیەکەوە و خواردنەکەی خستن بانی، پاشان بە عایشەوتی قاپێکی ساغ ئەنێریتەوە بە ماڵی فڵان بۆ قاپەکە تشکان قاپێکی ساغ بنێرەوە تەواو کێشەکەی حەل کرد. ئەوە ئێمە بین بیر لە ئێمە بکەرەوە ئەگەر یەکێ لە ئێمە لە ماڵەوە ژنەکەی ئاتەسەڕوفێکی ئاوا بکات چیەکات و لە بەردەم میوانە. طبعا دنیا نا لە یەک و لەوانەیە بگاتە حەدی من لەوەش زۆر بچووکتر هاتوۆتە بەردەسم کابرا تەلاقی خواردووە، تەلاقی خواردووە، کێشەیەک گەورە دروست بووە لەوەش زۆر بچووکتر، کێشەیەک لەوە زۆر بچووکتر هاتوۆتە لای من کە چییە؟ وەڵا ژنەکەم تەلاق داوە یان تووڕە بۆ دەری کردە لە ماڵ. بۆچی؟ لەبەر خاتری ئەوەی کەوا کێشەیەک بووە. ئەوە نەبچووک بۆ زۆر لەمەش بچووکتر نەیتوانیە تەسەڕوفی لەگەڵا بکە، نەیتوانێت چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکە. پێغەمبەر ئاسان نەبووە لە مەوزوعەکە، پێغەمبەری نەکردوێتە سەر مەشقی خۆی بۆیە یەکسەر کێشەیە گەورە دروستە بێت لەوانەیە بگاتە حەدی تەلاق و بگاتە ئێستا کێشەیەک هەیە براینە حالێن کێشەکە بەردەوامە لەسەر شتێکی لەمەش بچووکتر. کابرا ژنەکەی تەلاق داوە یەکسەر و دەری کردە لە ماڵ. طبعا ئەمە هەر نییە لە ئیسلامە، لە ئیسلامە هەرگیز ئەم قسە ئەیکەم ئاەتی قورئانە نەتان بیستووە. ئەبو هورەیرە دائیمەن بە ئەسحابەکانی پێغەمبەر ئەیفەرموو من حەقەکە ئەدەمە ناو شانتانە پێتان خۆش بێ پێتان ناخۆش بێ. براینە لە ئیسلامە دەرکردنی ژن لە ماڵ نییە قەت. خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ نابێ دەریان کەن و ژنیش بۆی نییە ماڵی مێردی جێبێڵێ بە هیچ شێوەیەک. ئەمە لە ئیسلامە نییە، لە ئیسلامە نییە ئیلا لە کاتی خوا پەنامان بدە فاحیشەی گەورە ژن خیانەت لە مێردەکەی بکە. لەو حاڵەتە زیاتر ئەبێ ژن لە ماڵ دەرنەکرێ
و ژنیش بۆی نییە ماڵی مێردەکەی چۆڵ بکە و کێشەکانیش ئەبێت لە سنووری خێزانەکە حەل بکرێت. ئەگەر هەر گەیشتە حەدی پێویست بوو لە یەک دوورکەونەوە ئەبێ پیاو لە ماڵ دەرچێ نەکژن، ئەبێ پیاو لە ماڵ دەرچێ نەکژن. ئەمە ئاەتی قورئانە، ئەمە دینی ئیسلامە، بەس ئەمە کێ جێبەجێیەکە؟ ئێمەی مسلمان کە لە دینەکەمان تێنەگەیشتوین زۆر بەمان ژنەکانمان دەرەکەین لە ماڵ، ژن خۆی جاری وا هەیە ئەتۆرێ و دەرەچێ لە ماڵ و کێشەکە گەورە ئەبێتەوە، دوایش بە ئاسانی حەل ناکرێت. ئەو کێشەیەوە عەرزم کردن لەمەوە دروست بوو، تەلاقی دا و دەری کردە لە ماڵ لەسەر کێشەیەکی بچووک. طبعا ئەمە ژن بە ژنیش بووە کاتی خۆی، 5 مناری هەیە ئەو دەری کردە لە ماڵ، دوای ئەوە ئەمانیش یەکسەر ئەوەی کە بەرامبەری ئەم دراوە یەکسەر بەبێ هیچ کێشەیە هیچ مشکلەیەکیان ئەمی 4 مناڵەیە ئەمیش ئەمانیش خوشکەی ئەوانیان دەرکردووە. 9 مناڵ سەرگەردان بوو، 2 ژن سەرگەردان بوو، 2 مێردیش بێژن بوون و کێشەکەش گەورەیە. چەندەها خەڵک کێشەکەوێتە بن چارە ناگرێ. ئەمە ڕاستە. ئەمە حاجیەکانمانە، ئەمە ئەوانن کە ئەچن بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ئەچن بۆ ماڵی خوای پەروەردگار لەوێ ئەگرین و فرمێز دێتە خوارەوە بەدرۆوە. ئاوا سنەتی پێغەمبەر تەطبیقەکەین، ئاوا ئیسلامەتی تەطبیقەکەین. ئێمە زۆر بمان ڕاست ناکەین لەگەڵ خوایە، باوەڕ بکەن. ئەمە کەی دینە؟ ئەوە دینی ئیسلامە، من عەرزتان یەکەم، ئەوە پێغەمبەرەکەمانە عەرزتان یەکەم، فەرمون کاممان ئاوا کێشەکانمان چارەسەرەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ عایشەیە کێشەیان ئەبێ، لەگەڵ عایشەی خاتو عایشەی دایکی ئیمانداران کێشەیە دروست بووە. پێغەمبەری خوا لەگەڵ عایشە فەرمون کاکە گوێ بگرن. طبعا ئەمە زۆر ضرورە ئێمە بیزانین و چۆن معاملە بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ عایشە، طبعا مناقەشەی زۆرەکە عایشە ڕازی نابێ، ئەڵێ عایشە کێ بکەینە حەکەمی نێوانی من و تۆ؟ يعني كي رازي بكين بحكم، رازي عمر بكين بحكم. انا نو والله عمر تنوتيجه بخوا عمر بانه اي رازي فلان نو والله اي كي رازي باوكت رازي ابو بكر بانكم، علي ابو بكر بانك باوكم بانكم اي باش ام دايناوا باوكي بانك كاتيك باوكي بان اكات دا انشي عايشه دن برزكاته طبعا برقساكا يكسر ابو بكر ترابي زليكي ليدا ئەدا لە عایشە پێی ناخۆشە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەنگ بەرز کاتەوە، کە لێ ئەدا عایشە ڕاکاتە پشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوش ئەفەرمێ ئەبوو بەکر ئێمە تۆمان هاورد حەکەم بی، تۆمان نەیەنا کێشەمان بۆ دروستکەی. یعنی ڕازی نابێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوو بەکر دەستی بەرز کردەوە بەسەر خێزانەکەیە کە باوکی شێتی، فەرمووی بۆ تۆم بۆ ئەوە بانگ نەکرد، تۆمان بانگ کرد ئێمە مشکلەیەکەیە کێشەیەکەیە تۆ حەکەمی بینمان بکەی. فرمو كاكا خو حافظت به دريا كلمال ابو بكر درا كلمال بيغمر صلى الله عليه وسلم. فرمو كاكا ابو بكر كدرت لم لا عائشه بانك على عائشه على ولا نزيد ما عائشه فرمي نايم اي وتي ستو خوت دندا بالين اي سناتي تبشت من ولا ترسي باوقتها اتدا سكن بيكانين وحل واك يا شك حل بيت دواي تو زيك ابو بكر قريته وسيرك اما دانش بيك ودما تقيو قصي خوش ومانا ابي كاكا بونام كان وەکو چۆن لە شەڕەکەیان کردمتانە شەریک منتان هێناوە نێوانتانەوە دەی لە ئاشتەکەیشان منیش بکەن بە شەریک. ئەلەوێ ئەبوو بەکر ئەوانیش بانگەکەن و لەوێ نانە و چێشتێکی خۆش بەیەکەوە خۆن و کێشەکە هەر لەو شوێنە حەلە بێ. ئەمە طبعا خوای گەورە ئەم شتانە لە ماڵی پێغەمبەرە دروست ئەکا لەبەرەوەی ئێمە ئیسفادەی لێ بکەین، بمێنێتەوە بزانە ئەم پێغەمبەرە کە سەروەری عالەمە کە قدوەی عالەمە ژنەکەی ئاوا کێشەیەکی لەگەڵا چۆن چارەسەرێکە. ئەمە خوا بە ئێمە پیشانیەدا و پێغەمبەرەکەشمان ئەکا بەسەر مەشق لە مەوزوعەکەیە و دایکی ئیمانداران کە خاتو عائیشەیە کە باشترینی ئافرەتانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەوزوعەکەیە تاوەکو ئێمە بزانین چۆن چارەسەرێک. خوای گەورە بۆ خاتم ناوجوانەکانی خۆ ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، وامان پێ بکە کە بەڕاستەقینەی شوێنی پێغەمبەرەکەمان بکەوین، دینەکەی ئیسلام و دینەکەی خوای پەروەردگار بە جوانی جێبەجێ بکەین. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، ئیسلاحی خێزان و ماڵ و مناڵمان بکەی، یا ڕەبی تەبایی و خۆشەویستی و برایەتی بخەیتە نێوانمانەوە، یا ڕەبی خوایە
یا ئیلاهی چەند کەسێ داوای دوعای خێریان لێکردین نەخۆشن یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا ڕەبی خوایە ئەوانەی کە داوایان لێکردین نەخۆشیان هەیە خوایە شیفایان بدەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی یا ڕەبی گیراوەکانمان دەرباز بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەوانەمان قەرزارن قەرزارەکانیان بۆ جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە چاکە و باشەمان بەنسیب بکەی دوورمان خەیتەوە لە هەموو خراپەیەک یا رب العالمین خوایە هەیە مناڵی نییە حەز لە مناڵەکە خوایە مناڵی ساڵحی پێکەرم بکەی هەیە گەنجە و حەز لە ژیانی هاوسەرایەتیەکە خوایە بەنسیبی بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری هەروەها عێراق هەروەها هەموو وڵاتانی تری ئیسلام ئامین ئامین